الو ولی خلیفان دو بدو رگانی و حالتی که دورش پیش سراغ اندره دوی تیمەکانی ئێمە دەستیان کرد بە وەرگرتنی نمونە لەو ماڵانەی چواردەوری ماڵەکە کە نزیکەی 76 نمونە وەرگیرا خۆشبەختانە هەر 76یان نێگەتیڤ بوون واتە هیچ بەرکەوتێک ئەو هیچ توشبێکی کە لە بەرکەوتەکانی ئەو کەسە نەبووە تەنها یەک حاڵەت کە ئەوڕۆ ڕاگەاندرا لەلایەن وەزارەتی تەندروستیەویش خوشی هەر ئەو کەسە بوو یاخود مثلا یەکێک لە کەسوکارەکانی بوو کە لە دانیشتووی شاری هەولێر بوو پێشتر بەرکەوتی لەگەڵی هەبوو بەداخەویش پۆزیتیڤ دەرچووکە واتە هەڵگرینی ڤایرۆسی کۆرۆنایە بە پێرەنمایەکان دەبێت کەرەنتینەکە بۆ ماوەی 14 ڕۆژ بێتن بەڵام بە جۆرەی واردۆخەکە لەوانێت تۆزە گۆڕانکاری بەسەردا بێ بە حکومی احتیمالیەوە چکەمە ئەو چەند ڕۆژێ بەردەوامە بین لە وەرگرتنی نمونەی هەرامەچی واتە عەشوایی لە خەڵکی جیاجێ لە ناو خەریفان دۆخەکە پێوەستەبێتن بەو کاتەوە کە دواتر بڕیار لەسەر بدرێت وەزەکە جێگیرە چکە حسابی هەموو شتێک کرا حسابی خواردن و دوکانەکان و یاخود حسابی باری تەندروستی و تیمی تەندروستی ئامادەکراوە جگە لەوەی کە نەخۆشخانەکە بەردەوام کراوێ لە خەریفان تیمێکی گەڕۆکیش ئامادەکراوە کە لە کاتی پێویست ئەوان بچن سەردانی شوێنەکان بکەن بۆ ڕۆژێ سا دوێنێ نزیکە 76 سامپڵ وەرگیرەوە ئەو ڕۆژ بە هەمان شێوە لەوانێ نزیکە 70 تا 75 سامپڵ وەربگرین زیاتریان کەمتر بەڵام هەر لەو دەوروبەرەیە ڕۆژانە بۆ ژمارە وەرەگرین بەجۆری ئەو تێسانێک کە دوێنێ کراوە چکە ئەوەی دوێنێ زیاتر ئەو بەرکەوتە زۆرانە بوونەوە کەسێک بوو کە زۆر بەرکەوتی هەبوو یاخود ماوەیەکی درێژ بەرکەوتی هەبوو یاخود جیرانەکانی ئەو ماڵە بووینەکە ئەو لێی دانیشتووە خۆشبەختانە هەمویان نێگەتیڤ بوون ئینشاڵڵا ئەوە وا ئەکاتن کە ئەوانی تکەش پەنا بەخوا هەمویان نێگەتیڤ بن